سڵاوێکی گەنجانەتان لێبێ. بەرنامەی ئەم جاری گەنجانەمان تەرخان کردووە بەو گەنجانی کە توانیویان لەسەر ئاستی تاکو لەسەر ئاستی ڕێکخراوەیی پرسەکانی ئەم وڵاتە و گەنجان بە نێودەوڵەتی بکەن. هەروەها توانە و لێهاتووی چەند گەنجێک دەخینە ڕوو کە توانیویانە کار بکەن لە ئاستی نێودەوڵەتیە. بینەرمان بن. بە هەرحاڵ سڵاو لێوەش ئازیزانم دووبارە بەخێر بێم. ئەم جاران وەڵامی چەند پرسیاری دەدەمەوە پرسیاری ئێوان بۆ نمونە پرسیارە کە 1000 ساڵە لەم نییەکەن ئایا من دکتۆری دەرونین من دەروون ناسم بۆچی باسی ئەو شتان دەکەم کە باسییانەکەم ئایا پەیوەندیان بە دەروونناسیەوە هەیە یان پەیوەندیان بە شتریشەوە هەیە. بەڵام لەوە دەست پێ بکەم من دەروون ناس نیم دکتۆر نیم من باریکانم و جگەلەوەش ئەو خوێندنانەوە ئەم کردووە ناڕاستە خۆ پەیوەندیان بە دەروونناسی هەیە. بەخێر بێتەوە بۆ کوردستان باریکان خان. ئاگادارین کە ئەو چەند ڕۆژە زۆر سەرقاڵ بووی و زۆر چالاک بووی بەیوام کە ماندوو نەبی. زۆر سپاس دەکەم. چێژ لە سەفەرەکەی کوردستانەوە وڵا هیچی زۆرم بینیوە ئەو بەیانیە کە لە خەوەستام هەستم کرد هەموو ماسوولکانی لەشم ڕقەڵاتون وتم باڵم بۆ بیرم کردەوە مەلەوانەکە هەڵبژێرم جیمەکە هەڵبژێرم یان یۆگاکە هەڵم ژاوتم یۆگاکەی خۆم لە هەمووی باشتر. ئاگادارم کە زۆر حەز لە یۆگایە زۆر حەزم لەیەتی کاتێک هاتمە سەرەوە بیرم کردەوەتم ئێخوایە گیانی ڕەبی من ئەو وزەیە لەگەڵ خۆم بەرمەوە دانی مارک لەبەرەوەی ئەم چەند ڕۆژە بەڕاستی من وزەیەکم وەرگرتووە ناتوانم پێناسەی بکەم تەنها لە ناو جەستەی خۆمدا هەستی پێ دەکەم. لە چی ئەمزانت وەرگرت؟ ئەوەی ڕاستی بێت من بەشداری تێدێکسم کرد و لەوەتەی من دەستم کردووە بە بڵاوکردنەوەی ئەو ڤیدیۆیانە لە سۆشیال میدیا نەهاتومەتەوە کوردستان. هەستمە کرد ئەمزانی ئەو تراوە پێم کە پێت ئەڵەن کچە عاقڵەکە و نازانم چی و بەس تەئسیری لێم نەدەکرد. و زۆر ئاگاداریش من چ ناوەڕۆکێک بڵاوکەمەوە چی پێشکەش بکەم چۆن دەرکەوم بەس کە هاتمەوە کوردستان من محجیزەم بینی کە وا ئەدبینین. بەڕاستی من زۆر سپاس گوزارم و هەستم پێکرد لەو سەفەرە کە من بەرپرسیارەتێکی زۆر گەورەم لەسەر شانە بەرامبەر بە گەنجی ئەم وڵاتە. ئەو کچە گەنجانە ئەو کوڕە گەنجانەی کە هاتە ڕوبەڕووی من بوونەوە پێشوازیان لە من کرد من هەتا ئێستاش هەر زانیاریەکان هەوڵەدەم باڵێن چۆن لە ناو مێشکی خۆمدا تەعامولیان لەگەڵ بکەم و کە گەڕامەوە دانیمارک بەڕاستی بیر بکەمەوە من چی بکەم چونکە بەرپرسیارەتێکی گەورەم پێدراوە و دەبێت زۆر بە ئەمانەوە لەگەڵی مامەڵە بکەم و زۆر سپاس گوزارم کە ئەو نحمەتە خواداوێتی بە من و من بەرپرسیارم لەوە کە بەڕاستی بە جوانی بەڕێوەی برم. ئێمە شیوای سەرکەوتنی زیاترە بۆ خوازیین بۆ گەنجێکی کورد کە لە دەروی وڵات ئەژی و ڕاستە کۆمەڵێ ئاگامان لێتی لە سۆشیال میدیا گرنگی بە بواری گەشەپێدانی گەنجان بەڵام لە ڕۆکەی ترەوە لە وڵاتانی دەرەوە چۆن وێنای گەنجێکی کوردە کردو بۆ ئەوان چۆن تۆ ئەبینن ڕاستە ینی کۆمەڵێ گەنج لە کوردستانە کەم تا زۆر تۆ ئەناسن بەڵام چۆن واو کردووە کە وەکو مامۆستایەک وەکو پێشڕەوێکی باش لە بواری گەشەپێدانە بڵێ کە من کوردم بەڵام لە دەرەوەی وڵاتم و وەسوودە بۆ ئەوانیشە بێت. بەڵێ بۆ خەڵکی دەرەوەی وڵات یاخود بۆ بۆ دەرەوەی وڵات کوردێک وەکو کوردێک دزین چۆنا من لەوەتەی کە چوومەتە ئەوێ هەمیشە لە بیرم بۆ ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێمەوە کوردستان هەندێک وێنەش لە مێشکمدا هەیە کە چۆن ئەم هەویست بگەڕێمەوە بەڵام لە دانیمارک ئەوەندە ئاسان نییە من بڕیار بدەم بگەڕێمەوە چونکە ژیانێکی زۆر باشم لەوێ دروست کردو لەگەڵ هاوژینەکەم لەگەڵ خانەوادەکەم و ئەو ئیشانەی لەوێ بە من دراوە دوای خوێندنەکانم هەم لە دانیمارک خوێندومە هەم لە ئەمریکا لە هاروارد ئەوانە وایان کردووە کە من ئیشی باشم پێ بدرێت لە مامۆستا زانکۆ دەرس بڵێمەوە لە شوێنی دیکە مدیر بم
ئێستا ڕاوێژکارم و هەروەها کاتێک لەگەڵ قوتابیەکان دانیشم جارێکیان گوتیان لە ناوەکەت ڕاتۆ کوردیت ئەنی من هەتا ئەو 22 ساڵی لە دانیمارک بوومە هیچ کاتێک بیرکردنەوەیەکی نێگەتیڤم نەبینیوە بەرامبەر بە کورد هەتا زۆر جار تویانە بەردەوام بە لەسەر بڵێ کوردم مەڵێ من خەڵکی فلانە وڵاتەم یان فلانە وڵاتە بڵێ کوردم چونکە تێگەشتنی خەڵکی ئێرە بەرامبەر بە کورد پۆزەتیڤترە لە میلەتەکانی دیکە. زۆر باشە بۆ ماسکەکە چۆن قەرارتدا ئەو ڤیددیوانە لە سوۆشال میدیا بڵاو بکەیتەوە چۆن قەرارتدا کە هانی گەنجان بدەیت بە شێوەیەکی پۆزتیڤ؟ بەڵێ من قەرارم نەدابوو بەم شێوەیە بیت بەڕاستی من ئەوەی ڕاستی بێت چیرۆکێکی زۆر دوور و درێژە بەڵام بە کوردی من ساڵانێکی زۆر لەگەڵ بابم ئەگەر چی من لە مناڵیەوە بابم مامۆستای من بوو بەڵام کە گەیشتمە تەمەنێک و هەندێک بڕیارمدا بینی ئێمە ئەو مامۆستایی و ئەو تەڵەبەیە نەما ئەوەش ئازارێکی زۆری دا بە من و دا بە بابم کەواتە ئێمە ئازارێکی زۆرمان دا بە یەکتری تاوەکو چەند ساڵێک بەسەرچوو کە من دانیشتنێکم لەگەڵ بابم کرد هەرچەند زۆر ڕەتی دەکردەوە ئەو قسانە لەگەڵی بکەم و یاخود جێم بۆ بگرێ من ڕۆژێک وتم بابە 5 دقەتەیە کوتی دانیشتین لە دەرەوە هەندێک قسەمان کرد و هەندێک شتمان باس کرد کە لەو ڕۆژە ئێمە هەردووکمان لە یەکتری خۆش بووین هەستی لێ خۆش بوون لە بەرەوەی یەکەم ڤیدیۆ من لەسەر لێبوردن بوو لێبوردن هەستە من پێم وایە مرۆڤ هەموو جووری هەستە و زانستیشە تا ئێستا وردە بۆمانی سەلماندووە زانستی مێشک کە مرۆڤ پێک هاتۆ لە هەست ئەگەر ئێمە دەبێت ئاگاداری هەستەکانمان بین جا بۆیە من بۆم دەرکەوت لێبوردن هەستە کە گەڕامە ماڵەوە یەکسەر ڤیدیۆیەکم دروست کرد من چۆن هەستم کرد بە لێبوردن و لێبوردن بۆ من چییە ئەو کەسانەی ناخۆشیان بەرامبەر بە من کردووە ئەنی ئەم ڕۆژ تێڕوانینێکم هەیە بەرامبەریان زۆر بە سوتفەیی کردم لە فەیسبووکی خۆم خانمێکی هاوڕێم نامەی بۆ نردموتی ئەوە تۆی من ژووتم کلیکم کرد و سەیرم کرد زیاتر لە 300,000 جار بینرابوو زۆر پێم سەیری بوو دوام دروست کرد سێم دروست کرد ئاواهی بۆ بۆی ئەوەی کە ئێمەش باریکان بناسیین بەڵێ باریکان خان با ئەمە بینە سەرەوەی کە تۆکو گەنجێکە لە دەروی وڵاتی چۆن وا بکەین کە گەنجە بتوانە کوردەکانی خۆمان لە پرسە نێودەوڵەتیەکانە بەشداری بکەن بەڵێ یەکەم شت ئەوەیە کە ئێمە کولتورەکەمان هەیە بەڵام دەبێت زەقتر بێت و زیندووتر بێت ڕاست ئێمە لۆکاڵ دەژین بەڵام گلۆبال بیر بکەینەوە واتە ئەبێ بەڕووی جیهاندا بیر بکەینەوە ئێمە نابێت تەنها لەنا ئەو چوارچێوەیەدا بمێنینەوە بڵین وڵاهی ئێمە وڵاتمان نییە و باریکان بەڕووی جیهانە بیرەکاتەوە بێگومان باشە بەڵام باشە گەنجان چۆن نەتوانن بەڕووی جیهانە بیرکەن ئایا گەنجەکە بەتەنیا خۆی ئەو کارەی پێکرێ بەڵێ گەنجەکە بە تەنها خۆی ئەو کارەی پێ دەکرێت من بەو قەناعەتە دەژیم کە ئێمە ئەبێ خۆمان بگەێنین بە قەناعەت لەبەرەوەی ئێستا لە دانیمارکیش باوەڕ بکە ئەوەندە گرێت بۆ دروست ئەکرێت لە ڕووی کۆمەڵایەتی لە زۆر ڕوویەوە من چەند جارێک لەسەر پایسکل کە ڕۆیشتوم بۆ ئیش کەسێکی نامۆ هاتوو پاڵی بە منەوە توی بڕۆ لە وڵاتەکەم باشە ئێمە ڕاستە کێشە و گرفت زۆرە لە هەموو شوێنێک بەڵام ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین باشە زۆر باشە یەکشتی تر ئێمە لەوانەیە ئاگادار بینەوەی کە گەنجە کوردەکانی خۆمان زۆربی کەچنە دەروی وڵات یان بۆ کارێکە چنیان بۆ مەبەستێکی تایبەت بەڵام چۆن وا بکەین ئەم گەنجانە کاتێک کاچنە دەروی وڵات وێنای گەنجێکی بەهێز ینی سەرەتا گرنگی بە خۆیان بن و دواتر وێنای گەنجێکی بەهێزی کورد شانی دەروی وڵات بن ئێمە ببیر بکەینەوە ئەو گەنجانەی کە کوردستان بەجێ دێڵن بۆچی کوردستان بەجێ دێڵن بە چمە بەستێک کوردستان بەجێ دێڵن ئایا ئەو کەس ئەو گەنجانە بەڕاستی ئەو سەفیرانن کە دەبێ ئەو وێنە پۆزتیڤە نیشانی جیهان بدەن چونکە کە من سەیرەکەم بە تایبەتی ئەوانەی کە لە تەمەنێکی مەزنتر دادن خەونی گەورەیان هەیە کە دێن بۆ ئەوروپا ژیانێکی جوان و نوێ بۆ خۆیان دروست بکەن بەڵام لەوێ ڕوبەڕووی ژیانێکی نوێ دەبنەوە کولتورێکی نوێ دەبنەوە کە ساڵانێک پێچێت تا مێشکت تەعاملیەکات و تا کوچۆن عەلیەکەی لەناو خۆتدا من پێم وایە ئەبێ سەفیری تایبەتی هەبێت باشە کە گەنجێک بۆ ئەوروپا لە ڕێگەی خوێندن بێت لە ڕێگەی هەندێک ئیشی تر بێت کە لێرەوە پێی بسپێرێت بێت بۆ ئەوێ ئەو گەنجانەی بەتوانان
دەبێت گرنگیان پێ بدرێت هەم خۆیان گرنگی بە خۆیان بدەن هەم دەسەڵات گرنگیان پێ بدە هەم کۆمپانیەکان گرنگیان پێ بدەن کە بنێردرێنە دەرەوەی وڵات بۆی خۆیان باشتر پێ بگەێنن و هەروەها نمایندە بن وەکو وێنەیەک بن و چیرۆکێکی پۆزتیڤ و باش نیشانی جیهان بدەن لەسەر کوردستان. زۆر باشە. ئێستا تۆ چی بۆ گەنجانە ئەڵێ کە لەوانەیە کۆمەڵی گەنجمان هەبێ و ئەو بیرۆکەیان بۆ دروست ببێ کە خەونەکانیان لە دەروی وڵات تەنها توانن بێنەتی. واتە تۆ ئەم ژینگەی خۆمان بە باشە زانی بۆیە کە گەنجەکانمان بتوان خەونەکانیان تیا بەدی بێنن. دەزانین چۆنە ئەو چەند ڕۆژێ من لە کوردستان بوومە دانیشتم کردو لەگەڵ زۆر خەڵکی جیاواز لە خاوەن کۆمپانیا هەتاوەکو چالاکوانی کۆمەڵایەتی هەتاوەکو کچێکی زۆر بەسیت. من پێم وایە لە کوردستان ئێمە کۆمەڵگایەکمان هەیە هەموو جۆرە ئیشێک دەتوانین تێدا بکەین. دەزانم ئاگادارم کە هەموو جۆرە گرەیەک هەیە کە ڕێگرت ئەبێ بەڵام با ئێمە لە شتە بەسیتەکان دەست پێ بکەین. ئێمە هەمیشەوا بیرەکەین و زوو گەشە بکەین زوو مهم بین و زوو سەرکەوتوو بین بەڵام وەکو هەمیشاڵم کەسێک زوو سەرکەوێ زووش بەرە بێتەوە. بەڵام ئەگەر ئێمە لە شتە بەسیت و بچووکەکانەوە دەست پێ بکەین دایک و باوک و خوشک و برا عیلە دەبینێ کە ئێمە بەڕێزەوە دەڕۆین نەک بەڕێز تەنها لە دەوروبەرمان ڕێزگرتن لە خودی خۆمان لەبرمە ژیانێکی دوورمان لە بەردەما با بەم شتە بەسیتان دەست پێ بکەین و ئیسیفادە بکەین لەو هەنگاوانی لەو شتانی دێنە بەردەممان لەناو کۆمەلگادا چونکە هەیە. ئەو شتە بەسیتانە چین با ئێمە ڕازگۆ بین ناو گەنجانە شتێکەیە زۆر ئەیانەیە سەرتا کارێکیان دەستکەیان ئیشێکی باشکەن لە ئاستی کوردستانە بەڵام چۆن ئەو کارە بەسیتانەوە بەرامبەر گەنجە چۆنم کارە بەسیتانە بکات تاکو بێ بە گەنجێکی نێودەوڵەتی کورد تاکو بتوانێت بۆنە مەسج و پەیامی باش بڵاو کاتەوانێ ببێت بە نوێنەری کوردستان کە بۆ هێز بڵێ ئێمەش مەسەن چەندین گەنجی وامان هەیە خۆ لەوانەیە باشتر بزانی بەشداری کردو بەرێکەوتن لە گەنجا هەیە ئێمە خۆمان کە بەرنامەی گەنجانەمانەیە ئەزانین کە کۆمەڵی گەنجی زۆر بەتوانە هەیە کە ئەتوانن لە پرسە نێودەوڵەتەکانە سوودیان لێ ببینێ بەڵام ئێستا پێم بڵێ چۆن گەنجێک بۆ شێوازی سەرەتاییە و لەو شتە بچووکانەوە دەست پێ بکە تا بێ بە گەنجێکی نێودەوڵەتی. بەڵێ ئەگەر ئێمە بمان هەیە ببین بە نێودەوڵەتی ئەبێ کاری بۆ بکەین باشە ڕەنگە ئەو گەنجەی تۆ باسی بکەیت تا 25 ساڵ بێت باشە دەبێت ئێمە بەڕاستی کار لەسەر خودی خۆمان بکەین و کار لەسەر پلانێکی باش بکەین کە ئەگەر من دەم هەیە بمە گەنجێکی نێودەوڵەتی لە چ بوارێک و لە شۆ باشە کە ئەمەت بینی ئەبێ هەوڵ بدەی بڵێ من چی بکەم بۆی بگەم بەوێ بیر زۆر نەکەیتەوە لەوەی ڕێگاکەت چۆنە بەڵام هەوڵی خۆت دەی لە ژیانی ڕۆژانت و هەروەها بیر نەکەینەوە من ساڵێکی بۆ دانێم من 2 ساڵی بۆ دانێم ڕەنگە من باریکان ئێستا کە 32 ساڵم بم هەیە بە مرۆڤێکی نێودەوڵەتی 15 ساڵم بۆی دانابێت چونکە ئەو شتەی ئایا من دەم هەیە لەی نێودەوڵەتی بم چییە؟ ڕاوێژکاری گەشەکردنی مرۆڤیە مامۆستایەکی زانکۆیە یان شتێکی ترە و ژیان زۆر دەگۆڕدرێت ڕەنگە من ئەوڕۆکانە خەونێکم هەبێ بەڵام دەرفەت و ژیان وایل دەکات شتەکەی من دەبێت بە شتێکی تر جا بۆیە ئەو گەنجانە من پێم وایە دەبێت هەم پلانی کورتەخایانن هەبێت پلانی درشخایانان هەبێت و تەعاملێکی زۆریشیان هەبێت لەگەڵ زروفی ژیان. لەم چەند ڕۆژێکە لە کوردستانە بووی وە لەو چالاکیانەی کە هەت بووە توانای گەنجەکانی ئێمە لە چه ئاستێکە ئابینی؟ من گەنجی ئێرە زۆر بەتوانا دەبینم چونکە دەبێ ئێمە لە بیر نەکەین ئەم وڵاتە خەڵکی ئەم هەرێمە و بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتی کورد ئێمە هەتا بگەڕینەوە بۆ مێژوو سیر بکەین ئێمە بریندارین لە هەموو ڕوویەکەوە ئێمە دایک و باوکمان باپیرمان هەموو کەس و کار ئەگە بگەڕێنەوە بە مێژوو برینداری ئەوان بۆ ئێمە بەجێماوە ڕەنگە ئێمە ڕاستەوخۆ هەستمان نەکرد بێت بە شەڕ باشە ئەوەی ئەوان هەستیان پێی کردووە بەڵام ئەو ئەزمونەی دایک و باوک و باپیرمان لە ناو وجودی ئێمەدا بوونی هەیە جا ئێمە برینداری جستەی دەرونیمان هەیە ڕۆحیمان هەیە لەناو ئەو هەموو برینەشتا ئێمە هێشتا دەمانەوێت سەرکەوتوو بین هێشتا ئەو جۆش و خڕۆشە هەیە ئەو هیوایە هەیە من خەڵکی ئێرە زۆر بە گەشتبینی دەبینم ڕەنگە بڵێن لێرە ڕەشببینی زۆرە بەڵام من بە گەشتبینی دەیبینم
چونکە لەناو ئەو هەموو لافا و ناخۆشیەدا هێشتا ئومێد هەیە هەوڵدان هەیە ئەوە زۆر 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 گرنگە بیری لێ بکەینەوە و لە بیرمان نەچێت زۆر سپاس ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی کە ئەمڕۆ یەکتریمان بینی وایە سپاس بۆ کاتی کە بۆ ئێمە دانا و هاتی لەگەڵ ئێمە گفتوگۆ ئەمە کرد. ئومێ دەکەین وەکو گەنجێکە بەردەوام ئامانجە ئەوەیە کە گەنجانی کورد سەرکەون و هاوکات وەکو باریکان وەکو چەندین گەنجی تریشمانێک کە خۆ دەزانی پیشانی وڵاتانی دەرەوەی بێکە ئێمە زۆر گەنجی بەتوانە و بەهێزمان هەیە کە توانن هیچ جیاوازیەکیان نیە لەگەڵ گەنجە بەتوانەکانی جیهانە کە باسەکرێت دووبارە خۆشحاڵ بووین. من زۆر زۆر سپاسیەکەم زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ بەرنامەکەتان هیوادارم لە دڵەوە هەمیشە سەرکەوتوتر بن. زۆر سپاس زۆر سپاس. هیچ تەسەوڕی ئەوم نەدەکرد من ئەمڕۆ ئەو مرۆڤە بم کە هەم تەسەوڕی ئەوم نەدەکرد کە ژیانی من بەم جۆرە بێ کە هەیە کە ئەمەش بۆوە دەڵێم بیر مەترسە لە ئایندەی خۆت ڕابردووی خۆت مەکە بە ئایندەی خۆت هەموو کاتێک منی شوا بووم 10 ساڵ بەرلی ئێستا هێندە سترێس و ترسم هەبوو ئەترسام کە ئایندەی من ئەکو ڕابردووەکەم وابێت. ئایا پێویستە ئێمە هەر هەمومان ئامانجێکی دیاریکراومان هەبێت؟ وەڵامی شخصی من بەڵێ هەر هەموو مرۆڤێک وەکو چۆن ئێمە پەنجەمۆرێکی تایبەت بە خۆمانمان هەیە بە هەمان شێوەش ئامانجێکی تایبەتی لەگەڵ ئێمە بۆ ئێمە لەناو ئێمە لەدایک. بەندیمە ئەم دوو گەنجێکی ئێستا سەردانیانەکەین بە ناوی لە نیاو بێلان بەشداریان لە کۆنگرێسێکی جیهانی گەنجانی داهاتوو کردو بزانین بەشداریکردنەکەیان چۆن بووە و چیان کردووە. زۆر چاکە و گرنگتر لە هەمووی ئەوەیە کە لەوانەیە سا گەنجان جێ پرسیار بێ بۆیان کە چۆن دوو گەنجی کورد بەشداری کۆنگرێسێکی وایان کردووە. با بچین زانین چی. دەمەوێت بڵێم پاش هەڵبژاردننی دیموکراسیانی ساڵی ڕابردوومان براوەی حزبی یەکەمی کوردستانمان بەردەوامبوونمان بە پەرەدان بە تواناکانی گەنجەکانمان لە ئێستادا گەنجێک هەڵبژێردراوە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کوردستانمان دەکات کە بە خۆشحاڵیەوە هەموو توانە و بەهرە و شارەزایەکی لێهاتووی سەرکردەیی تیادا هەیە و زۆر ئومێدمان پێیەتی کە زیاتر خواست و مافەکانی ئێمەی گەنجانمان بۆ دەستەبەر بکات ئەویش بەڕێز مەسرور بارزانانی و گەشببینین کە کوردستانێکی بەێسترمان لە ناوخۆ و دەرەوەی خۆمان پەیوەندیکی زۆر باش لەگەڵ دراوسەکانمان بە تایبەتی و جیهان بە گشتی دروست بکات. بەخێر وێنەوە بۆ نیشتیمان دڵنیام کە سەفەرێکی گرنگتان لە پێش بووە باسی سەفەرەکەتانەکەین و باسی بەشداریکردنتان لە کۆنگرێسی جیهانی گەنجانی داهاتووکەین بەڵام سەرەتا بێلانجیان پێم بڵێ چۆن گەنجێکی کوردستان وا لێ بکەین لە سنوورێکی لۆکاڵیا بێتە دەرەوە و خزمەتەکانی بگەێنێتە بە جیهان بێ بە گەنجێکی نێودەوڵەتی و پرسەکانی گەنجان باتە دەرەوە. بەڵێ تاوان شانبەشانی ئەوەی کە ئێمە کارمانە کرد پرۆژەمان جێبەجێ کرد ئەومانەدا لەگەڵەوەی کە پەیوەندی و عیلاقات و لینکی باشمان هەبوو لە ناوخۆ لەگەڵ چی لایەنە سیاسەکان چی بەشێک لە ڕێکخراوە حکومی ناحکومیەکان و پێشوازی باشمان بپێ جیاوازی ڕەنگ یاخود بەبێ جیاوازی ئینتیمای لایەنی سیاسی پێشوازیمان لێکرا بە سپاسەوە هەڵماندا شانبەشانی ئەو چۆن توانین پەیوەندی و عیلاقات لەگەڵ دەرەوەی کوردستان دروست بکەین بۆی کە بتوانین سودبەخش بین لەو فەندانی یاخود لەو پرۆژانەی کە ئێمە ئەتوانین جێبەجێ بکەین بە ئەعتیماد و شانبەشانی مادی دەرەوەی کوردستان و ئەمەش توانیمان لە ڕێی باڵین تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێی وەبسایتەکانەوە لە ڕێی ئەو لینکانەوەی کە هەیە ریسێرچمانەکە بە دوایانە گەڕای کە بزانین کێ هەن چۆن ئەتوانین کە بە چی پرۆژەیەک چی پرۆژێکتێک کەوا ئەکات فەندێک بێنین یارمەتی گەنجان بڵین کە ئێمە لە کاتێکە ڕوبەڕووی قەیرانێکی زۆر گەوری دارایی و قەیرانێکی ڕوبەڕووبوونەوەی گروپێکی گەورەی تیرۆریستی داعش بووبووینەوە
ئەمە سپاس بۆ خۆەوە توانای خۆمانە و گەنجانە توانیمان ئەمریکانە پەرە پێ بدەین سەرەتا لەگەڵ لە ڕێی قۆنسوڵیەکانەوە پێشوازیمان لێکرا لەگەڵ چەند قۆنسوڵێکی وڵاتە جیاوازەکان گفتوگۆمان کرد و دانیشتمان کرد ئەڵبەتە تۆ پێویست بە چەند سکیڵێک یاخود چەند توانایەکی مرۆیی هەیە بۆی بتوانیت ئەم پێوەست ئەم ئیلاقادان ئەمریکانە ئەم پەیوەندیانە پەرە پێ بدەیت و وەسود بەخش بیت لە پەیوەندیەکان لەکێک لەوانە کە تۆ پێویست بۆیە زمانێک یاخود زیاتر لە زمانی کوردی خۆت زمانێک تر بزانیت ئەوە زمانیش کە ئەزانیت زمانی ممارەسە و قسەکردن و گفتوگۆکردن بێت بۆی بتوانیت کە تۆ قەناعەت بە بەرامبەرەکەت بکەیت تۆ چکە تۆ لەگەڵ کەسێکی بێگانەیە دانیشتووە لەگەڵ گروپێکی بێگانە و وڵاتێکی بێگانەیە گفتوگۆ بکەیت و لە عینێ کاتە پێویست بۆیە کە تۆ ئەو بەهرەمەندیی کە خۆت هەدا لە چی بوارێک لەو بارانە کەسی شامانێنا لە کاتێکا لەگەڵ گروپێک یاخود لەگەڵ قۆنسوڵێتێکا دانیشت بۆ بابەتی ئەو بابەتی کە جیاواز لە بابەتەکەی پێشووتر شیا بێت و زانین و زانیاری ئەو کەسە هەوو بێت بەرامبەر بۆ بابەتی کە گفتوگۆی لەسەر خاتولەنیا باسی ئەوەم بۆ کە ئێوە بەشداری کۆنگرسێکتان کرد لە وڵاتی تایلند چۆن ئێوە توانیتان بەشداری بکەن لەو کۆنگرسە و چۆن بەڕێوە چوو ئەتوانم بڵم بەشداریکردنی ئێمە لە کۆنگرسی گەنجانی 2019 لە بانکۆک پایتەختی تایلند یەکێک بوو لە باشترین ئەو ئەزمون و ئەکسپریانسانەی کە ئێمە بەدەستمان هێنا لەم ساڵی ڕابردووە لەبەرەوەی کە بەشداری ئێمە لەگەڵ نوێنەری 100 وڵاتی جیاوازا بوو کە ژماری بەشداربان 150 بەشدار بوو ئێمەش دوو کەس کە نوێنەرایەتی نەتەوەی کوردمان کردووە ئەتوانم بڵێم هەموو ئەو نوێنەرانەی تر هەمویان نوێنەرایەتی وڵاتیان بەڵام ئێمە نوێنەرایەتی تاکە کەس بووین هەستێکی چۆن بوو کە نوێنەرایەتی نەتەوەی یەکتانە کرد لە کاتێکا کە ئێمە نوێنەرایەتی نەتەوەی کوور دەکەین ئەمە یەکێکە لە خۆشترین هەستەکان بەڵام لە ڕووی قورسیەوانێ لە ڕووی ئەو بربەستانێکی هێتە بەردەمن زۆر قورسە لەبەری تۆ لەوێ وڵاتنی تۆ لەوێ ئاڵاکی بربەستی چتانە هاتە بەردەم بۆ منە هەموو ئەو ڕێکخراوە نێو دەوڵەتیانە و ئەو کۆنگرە نێو دەوڵەتیانە ئەمن لەگەڵ وڵاتە ئەکەن لەبەر ئێمەش کوردستان تا ئێستا وڵات نین تۆزێک بربەستت بۆ دروستە بێ کە ئایا وەکو وڵات تعامل لەگەڵاکەن وکوونەتەوە تعامل لەگەڵاکەن ڕێگەت پێبێت ئاڵەکانت بەرزکەیتەوە بەکاربێنی یاخۆت نوێنەرایەتی کوردەکەی یاخۆ تۆ هەروەکو عێراقانێتوانێت لەژێر چەتری عێراقابی بەڵام ئەوەی کە زۆر جێگەی دڵخۆشی بوو بە هەوڵمان دووبوونی خۆمان بە قسەکردن و دانووسانی زۆر لەگەڵ ڕێخەرانی کۆنگرێسەکە ئێمە توانیمان بە ئاڵای پیرۆزی کوردستان و بە جلوبەرگی کوردی و بچینە بینای نەتەوەی گرتوەکە ئەمە زۆر جێگەی دڵخۆشی بوو کە شانبەشانی 100 نەتەوەی جیاواز و وڵاتی جیاواز ئێمە نوێنەرایەتێکی جەریئی کوردستان بکەین باشە لەوێت باسی چیتان کرد چه پرسێکی ئەرەتان بردە دەرەوە ویستان چی بە گەنجانی هەموو وڵاتانی تر بڵێن ئەتوانم بڵێم لەبێ بەرنامەکان و ئەجنداکە زۆر تۆکمە بوو لە بری سێ ڕۆژ کۆنفرانس بوو هەموو ڕۆژێکیش لە بەیانی هەتا ئێوارە لە نوێی بەیانی تقریبان تا 1970 ئێوارە ڕۆژی یەکەم زیاتر سپیچ بوو واتە وتاری نوێنەری ناتەوە یەکگرتوەکان و هەروەها وتاری ڕێکخراوەکان و هەروەها نوێنەری حکوومەت و لەگەڵیشان نوێنەری وڵاتە جیاوازەکان بە تایبەت ئێمە لە کۆی 100 وڵات تەنها 48 وڵات وتاری هەبوو کە ئێمە هەردووکمان بە خۆشحاڵیەوە وتارمان پێشکەش کردەوە لە ڕۆژی دووهەمە دیبیت و پانێڵ و وەرکشۆپ هەبوو و لە ڕۆژی سێهەما میتین و کۆبوونەوە مناقەشەکردنی پرۆژە هەبوو کە پرۆژەی بچووک تەقدیم بکەین ئەمە چارەکەەکانی ئەو سێ ڕۆژە بوو باز لەوە کرا کە ئێوەش پرۆژەتان هەبووە پرۆژەکە ئێوە چۆن هەڵسەنگاندنی بۆ کرا ئەوەی زۆر جێگەی دڵخۆشی بوو ئەو 100 وڵاتە 20 گروپیان لە دروستکردبوون لەو 20 گروپە 20 پرۆژەی بچووک کە بۆ خزمەتی گەنجان بێت تەقدیم کرا یەکێک لەو گروپانەی کە سەرکەوتوو بوو یاخۆت پرۆژەکەی قوبوڵ کرا زۆر بە دڵخۆشی و پرۆژەی کوردستان بوو کە یەکەم بوو تەنها دوو گروپ لە کۆی 20 گروپ پرۆژەکانی قوبوڵ کرا و وەرگیرا و دەتەوێت گرتوەکە بڕیاریە کە سەپۆرتی بکات کە یەکێکیان پرۆژەی کوردستان بوو وەکو باشترین پرۆژە هەڵبژێردراوە بڕیاردرا کە سەپۆرتەکە پرۆژەکە طبعا پرۆژەکە خۆی لە خۆیان بۆ هاوکاری یارمەتیدانی گەنجان بوو هەلیکار بوو فڕاست بوو لەوەی کە چۆن بتوانین ئەو هەلیکارانی کە لە ئێستا یا کردە تایبەتەکان پرایڤەت سێکتەرەکان کە لە ئێستا ئەتیماتێکی کولیان کردوتە سەر بەشێک لە گەنجان یا کەسانی ئەکسپات یاخود باڵێن شارەزانی دەرەوەی کوردستان ئەمە نەهێڵین ئەمە کەم بکەینەوە لە ناو کوردستانە و لەگەڵ ئەوشە دەورات و سیبینارات و باڵێن وەرکشۆپ و شتی جیاواز کۆرساتی جیاواز لە شار و شارچکە جیاوازەکان بۆی کە بتوانین ئەو گەنجانی ئەمە لەسەر سێ سێکتەری جیاواز پرۆژەکەمان دابش کرد و با بڵێن پرۆژەی سێکتەری گەنجانی خاوەن ڕۆنامە و پرۆژەی سێکتەری گەنجانی خاوەن پیشە بوو پرۆژەی سێکتەری و گەنجانی کە بێبەشن لە شەهادە یاخود لە سەنعاتێک تەبەنە هەر یەکێک لەم ڕێکارانە بە شێوازی میکانیزمی کارکردنی خۆی کاری لەسەرەکە لە پرۆژەکە دامانڕەش بوو کە تەسلیمان کردن بە خۆشحاڵی ئێمە ئەم پرۆژەی هەلی کارە کە بتوانین بە هەزاران گەنجی ناو کوردستان تیا سوودمەت ئەبن و ئەم پرۆژەیە پێشتر لەوانەیە لە وڵاتی پێشکەوتەکان
پێشکەوتەکان ئێمە عاتن کە ئەگەڕین گەڕانەکەین لە ڕێی چی تۆڕە کۆمەڵاتەکان بێت چی لە ڕێی سوشال میدیا بێت چی لە ڕێی وەبسایت و لینکەکان بێت ئەگەڕین ئەو پرۆژانە دۆزینەوە شتانە دۆزینەوە کە وڵاتە پێشکەوتەکان ئەیکەن و سوودبەخشە بۆ وڵاتەکانی خۆیان و گەنجەکانیان بێگومان بەڵام بهێنین ئێمە بیگۆڕین گۆڕانکاری کتێبگەمە لە کەلتوری خۆمانە بیگۆڕین. کاک بێڵام باسی ئەوتان کرد کە ئێوە لەو کۆنگرسەیە وتارتان هەبوو ناوەڕۆکی وتارەکەتان باسی چیە کرد؟ بڵێ طبعا ئێمە لەوێ کە نوێنەراتی نەتەوەی کوردمان خستە سەرشانی خۆمان بەبێ ئەوەی کە هیچ دام و دەستگایەکی حکومی ناو کوردستان بە فەرمی ئەمە کردووە بە نوێنەرە ئێمە خۆمان ئەمریکامان خستە سەرشانی خۆمان و سپاس بۆ خۆ سپاس بۆ توانەکانی خۆمان توانیمان بە سەرکەوتوی جێبەجێ بکەین. ئێمە لە وتارەکە فۆکەسمان خستە سەر ئەو بارودۆخە ناخۆشانی کە ڕوبەڕووی نەتەوەکەمان بۆتەوە بە گشتی و گەنجانمان بە تایبەتی لە مودایەکی کورتا چکە من هەر لە قسەکردنەکانی شەوتم ناتوانم زۆر باسی ئەو ناخۆشانە بکەم کە ڕوبەڕوومان بۆتەوە بەڵام لە مودەی 3 دقیقە کە بە سپاسەوە گارمانە 4 دقیقە و 5 دقیقە قسە لەسەر ئەو بابەتە زەقانە بکەم. یەکێک لەوانەی کە لە ڕژێمی باسی فاشستەوە باسمان کرد کە ئێمە چەندها قوربانیمان داوە بە هەزاران 162,000 ئەنفالمان هەبووە 8,000 ئەنفالی بارزانیمان هەبووە 5,000 قوربانی کیمیابارانمان هەبووە بەداخەوە لە ئەسنای غەڵەتی هەڵسوکەوتی ڕژێمی باڵێن فاشست بووە ئەم تعاملانمان لەگەڵا کراوە لە عینەن کاتە وڵاتانی دراوسێمان بە هەموو کاتێک هێرشیان کردوتە سەر ئێمە هیچ کاتێک وەکو نەتەوەی کورد تەنها پارێزگاریمان لە خاکی خۆمان کردووە پارێزگاریمان لە نەتەوەی خۆمان کردووە هیچ کاتێک ئێمە لەگەڵ شەڕانە بووین لەگەڵ ئاشتیا بووین و پامی ئاشتیمان هەڵگرتووە بەڵام ئەمەمان ڕوون کردەوە بۆیان و لە پاشانی شەوتمان ئێمە گەورەترین تیرۆریستی گروپی تیرۆریستی داعشمان ڕاوەستان ئێمە توانیمان بە سپاس بۆ پێشمەرگە قارەمانەکانمان بێ جیاوازی ڕنگ و بێ جیاوازی لایەنی سیاسی کە لەو کاتەیە لە سەردەمەیە بە سپاسەوە جەنابی کاک مەسعود سەرپەرشتیە کرد فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە بوو توانیمان ئێمە ئەمە ڕابگرین و قەڵغانێک بوو کە پشتێنیەکمان کە داکوتی تەنها بۆ نەتەوەی کورد و پارێزگاری لە عێراق نەبوو لە هەموو وڵاتانی جیهان بوو ئێمە توانیمان ئەم پارێزگاری بکەین وەرە خۆی لە خۆی ئەمە زۆر جێی دڵخۆشی بوو لە هەمان کاتە ئێمە وتمان لەناو نەتەوەی خۆمانە نەتەوەیەکی یەکگرتووین ئێمە ینی ئێمە پەیامێک بگەین کە پەیامێکی گشتی بە پەیامێک بگەین کە باس لەوە بکات کە چۆن بتوانین وڵاتان پیشانی وڵاتانی بدەین کە ئێمە ئەتوانین کار لەسەر ئەو بکەین کە خزمەتکردن بکەین یاخود بنیادنانی دروستکردنەوەی چی مرۆیی بێت بۆ هاوکات ویستوتانە شوەیەکی جوانی کوردی پیشانی وڵاتانی دەرەوە بن بۆ وەکو دوستانە دوو گەنجی باش و ینی و هەندێک پرۆژەی چاک و لەگەڵ ئەوەشا کۆمەڵێ ناخۆشیەکانی مێژوش بگێنن لەسەر ئەو وتارەی کە هەتان بوو هەڵوێستی گەنجەکانی وڵاتانی ترچی بوو. طبعا لە ئەسنای وتارەکە باسی ئەوشمان کرد کە ئێمە لە ئێستا نەتەوەیەکی دیموکراسین ئێمە هەموو 4 ساڵجارێک ئەلەکشنێک هەڵبژاردنێکی بە هەڵبژاردن نوێنەرەکانی خۆمان نوێنەری ڕاستەقینی خۆمان هەڵبژێنی کە لە ئێستاەوە بە سپاسەوە شانازی و پشتیوانی خۆشمان دەڕەبرین بۆ ئەم کابینە تازە ئەم لە حکوومەتە تازانەی کە هەن کە لە ئێستا باڵێن کەسێکی گەنجێکی بەتوانە هاتووە نوێنەراتیمانەکات و زۆربەی زۆری خەڵکو و زۆربەی زۆری هەونیشتمانانیش دەنگی پێداکەیش بە ڕێز کاک مەسعود بارزانیە ئەمە لە دوای ئەم وتارانە لە دوای ئەوەی کە توانیمان ئەو پەیامانە بگەینین کە پێچوانەی ئەو هەڵسوکەوتە بەداخەوە لەلایەن هەنێک گروپێکی دەستە بێت لە ناو خۆی خۆمانە بەرامبەر بە خۆمان ئەکرێت بۆی کە پێش بکەین ئێمە پێچوانەکەمان پیشاننا سوڕێکی جوانترمان پیشاننا و ئەوان زۆریان پێخۆش بۆ ئەسڵەن لە کۆتایی قسەکردنەکانە وەکوی کە چەپڵیان لێ زۆر بەش ئەنەستانە سەر پێ بۆ چەپڵە لیانەکە بۆ ستایشکردنەکەی ئێمە یعنی هەنێک لە نوێنەرانی وڵاتان کە لێ بوون باسی کێشە باڵین گرفتەکانی خۆیانە کرد کە ئەمە شکانی خودی خۆیانە بەرامبەر بە نەتەوەی گرتوەکان بەڵام تۆ لێ بێ وێنەیەک پیشان بۆی کە بتوانی پیشانی نوێنەرانی وڵاتەکانی بێ پیشانی نەتەوەی گرتوەکانیش بێ و پیشانی تایلەند و کەسایەتیە پلەبەرزەکانی تایلەندیش بێ کە کوردستان وەرن ببین کوردستان بین و داواشم لێکردن لە ئەسنای وتارەکە کە ڕاستە پلانیاندا نەبوو کۆنگرێسەکە ساڵی داهاتوو لە بەریتانیا و ساڵی دواتریش لە ئەندەنوسیا بۆ ساڵی سێم بێتە کوردستان و بێتە ئەولێری پایتەختی بەڵێ بەهیوان کە کارێکی وا بکرێ خەتوو لەنیابە تۆ کە بەشداری ئەو کۆنگرێست کرد کێ سەپۆرتی کردی و چۆن توانیت کە بەشداری بکەیت؟ ئەتوانم بڵێم لە مەسەلەی سەپۆرتە دایمەن ئەو پرسیارە گەنجان زۆر لە منی وایە منیش هەر لەبەرەوە پرسیارم لێ کردی لەوانەیە ئێستا کۆمەڵێک گەنج حەزیان لێ بێ کە بەشداری بکەن لەو کۆنگرێسانەیە بۆی کە بزانن چۆن ئەتوانن بەشداری بکەن. دەست خۆش بێ ئەمە پرسیارێکی جدی و کە هەمیشە گەنجان ئەم پرسیاران لا دروستە بێ زۆر جار بەڕەخنە بە منیاڵێن زۆر جار بە پرسیار بە منیاڵێن زۆر جاریش وەکو داواکاری داوای معلومات و ئینفۆرمێشنەکەن لە من دەربارەی ئەو بەشداریکردن لەبەری من بەس لەم ساڵە بەشداری 4 کۆڕ و کۆربەندی نێودەوڵەتیم کردووە لە وڵاتی رووسیا و بەریتانیا و ئەفریقای باشوور و وەمێ ئەخیریش لە تایلەند کە زۆر کەس پێی وایە ئەم فرسەتانە حکومەت یاخود حەزب یاخود کەسایەتی بۆ تۆی دروست دەکات و تۆ ئەچیتە ئەو شوێنانە ئەو بەشداریوانەت هەیە بەڵام من لێرە بە هەموو گەنجانەڵم کە بەڕاستی ئەم فرسەتانە هەمووی لەسەر ئاستی تاک بووە لەسەر ئاستی تاک من دۆزیمەتەوە و تەقدیمم کردەوە قبول کراوم و دواتر ڕۆشتم و بەشداری کردەوە کە
لەگەڵیا گفتوگۆمان کرد بەیوان کردنتان زۆر بێت و وە لە داهاتووشا بەشداری چەندین کۆنفرانسی تر بکەن و وێنێکی جوانی گەنجانی کورد پیشانی دەرەوە کۆمەڵی گەنجانی تریش وەکو ئێوە بتوانن بەشداری بکەن لەو کۆنفرانسانەیە و هەر سەرکەوتوو زۆر سپاس حەزەکەم وەکو ئاخر مژدە بە گەنجانی کوردستان بڵام کە ئێمە لە ئێستاە لە مانگی داهاتوو گەورەترین کۆنفرانسی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان ئەنجامین لەسەر ئاشتی و پێکەوەژیانی ئاشتیانە لە هەرێمی کوردستانە کە نوێنەری زیاتر لە 50 بۆ 60 وڵات بەشداری دەکات یەکێکە لەو ئەزمونانی کە لە دەروە هێناومانە و گواستومانەوە کە لە هەرێمی کوردستان لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر جێبەجێکرێت و تێیدا چەندین باڵێزی ئاشتی بەشداری دەکات لە گەنجان و هەروەها لە نوێنەرانی حکومی و کۆنسوڵەکان و UN ئەجێنسیەکان کە ئەتوانم بڵێم فرسەتێکی زۆر باشین بە گەنجان کە بە ژمارەیەکی زۆر بەشداریکەن لەو کۆنفرانسە. دەستان خۆش بێت. بەڕێزان ئێمەی گەنجانی کورد بەردەوام لە هەوڵی ئەوەدا بووین کە پێکەوە لە هەموو بابەتە جیاوازەکانی باشی ژیانەوە پێشەنگ بین و کردوشمانە و بەردەوامیشی داواکاری شەرەفی ئەومان پێویست بێرن لە ساڵی داهاتوو یان داهاتووتر ئەم کۆنگرێسی سەرکردەی گەنجانی جیهانیە بێتە پایتەختی هەرێمی کوردستانە ببێتە هاندەرێکی زیاتری خزمەتکردنمان بە گەنجان. لە کۆتاییدا دەمەوێت دووبارە سوپاستان بکەم بۆ ئەم پێشوازی و ڕێز و خزمەتەی لێتان کردوین. من گەیشتمەوە ماڵێ ئینشاڵە ڕاتان لەو ڤلۆگەی بوو ئەوی ئەوڕۆ کردم لە سبەینە حتا هێوارێ چم کردی و چی ئیشم کردی مال ئەسف نەمتانی زۆر پێتام شاندم مۆدڵەکە جلکەکان کوبوون. سازان بەخێر بیتەوە لەگەڵ هاوکارم دیمە خۆشحاڵین کە ئەمڕۆ سەردانی تۆمانکەوەی گفتوگۆ بکەین جیاواز لە بوارەکەی خۆت و باسی بازرگانی و بزنس و هاوکات مەیکەپ و ئەم شتانە باشە پێمان خۆشوەکو گەنجێکە لە دەروی وڵات ئەژید و لە دەروی وڵات کارێک کردووە چۆن تەمسیلێکی جوان وێنێکی جوانە پیشانی وڵاتانی دەرەوە داوە کەوکو گەنجێکی کورد لە بوارەکەی خۆتە مەسەڵەن کارەکەیت و گەنجانی کوردیش کۆمەڵی گەنجی سەرکەوتوی هەیە لە بوارە جیاجەکانی کۆمەڵگەیە. دەزانیت یەک دەمە برم زۆر سپاسان دەکەم لە ئینتەرویۆی ئینتەرویۆکە زۆر مهمە چکە لەسەر گەنجە بنسبەتە خۆم ئەمن زوو زانیم تانیم ئیتر یعنی بپرسم هەندە جار گەنجەکان هەمومان دەتوانین سەرکەوتوو بوون هەمومان دەتوانین لە خۆمان ئیش بکەین لەسەر ئەوەی خۆمان مشکلەکە چیە دەترسین بپرسین بنمونە ئەگە برایەکەت هەبی بابت هەبی مامت هەبی برادرت هەبیتن سۆشال میدیات هەبیتن دەترسین بپرسن دەترسێن ئەگە بپرسن ئەمە فاشلم ناوە دەرێ من ناتانم بەزەوە غەڵەتە ئەتو دەبی کە گەنج داعمی گەنجی تر بکەی حتا ئەتوش بە خۆت فێر دەبی و زیاترش ئازا دەبی چکە چەند گەنج لەگەیەک بی چەند زیاتر فکری یەکدری دەبین ئەمە بنومنە گەنجم ئەتوش گەنجی ئەتو فکرەکەت هەیە ئەم فکرەکەم هەیە بەزەگە هەردووکمان لەگەیەک دانیشین فکری هەردووکمان دەتانی بدەینی یەک بەس ئەو فکرێش بدەینە ئیتر گەنجەکان چکە بۆچی ئەتوی دەبینی نەئەمنی دەبینی دەرێن ئەگە ئەوە تانی بەخۆ بە سێ منداڵی و هێشتا گەنجە وەڵە پیر دەبمەوە دەبمە 35 ساڵ گەنجی هەر لە ڕێنجی گەنجە دواتر لە بەرنامەی گەنجانە بەشداریکردووە داچی هەمویانم لێرە هەموو ماشەڵڵا گەنجی ئەوەندە جوانم دیتە لێرە زۆر سەرکەوتوونە يعني إنجليزي كان فلفل لب دامجو أمين ميدا كان بس أنجو قصير إنجليزي كان لمن زوان ترى أمين باوردا كم جندي إستا بين سالي يعني 10 سال هشتا بروا زور باشترو باشترو باشا أجر إستالوانه كمال جنج بلن سازان دا درويا بوي جاني كخوشتري هي توانيتي خوي بيبجينه بلام إمنات تواني شيء بو جنجانا الله غلط أو فكرنا بكي دزاين أمين دايما درم قطعا شيء سوشيال ميديا مكا يك 25 كيلومتر زلتي جوان لبدك لايتينغ ومايتينغ هندك دغوري رسمك كبوك جيش كده كغورا كده أو حمو راستي كنيا
لە بە هەندێک هەمومان حەز دەکەی شتێکی جوان بڵاو بکەینەوە لە سوۆشال میدیای کەس حەز ناکاتن سبێنە ڕاستن لە خەوی هەستای بڵاو بکەیەوە نا بزنسەکە تێک چوو ناعادزی دڵتوندا هەندێک شتەیە بڵاوی ناکەوێت لە بە هەندێک حەز دەکەن هەمومان شتی جوان بڵاو بکەینەوە حتا هەموو شتێک جوان بی بەس ڕاستگۆیەکە ئەوە نییە هەموو شتێک ڕۆژێکی باشمان هەیە ڕۆژێکی خراپمان هەیە ئەمن دەمێ بۆ گەنجانە برێم دایبی باوەڕ بە خۆتان بکەن ئەمن بی ناگەنجی تر بیتن هەمومان دەردەسەریمان دیتە نازانم کو برێن بەس هەمومان مادی دەبین حتا خۆمان بگەینە جێکی دەبی باوەڕ بە خۆیان هەبن دەبی وا فکر نەکەن کە ژیان پەرفێکتە چکە ژیان پەرفێکت نییە ئەمن وەچی دەستم پێ کرد حەزم نەدەکرد بە ئینگلیزی قسەی بکەم وڵا ئینگلیزەکەم پەرفێکت نییە بەس حەزم دەکرد بە کوردی کە ئەمن نونەک بووم لۆ گەنجی کورد کە سازان تانی بکاتن ئەمە لە دەوڵەتی خۆمان دەتانین یعنی عکسی من بکەن ئەوان بە ئینگلیزی قسەیکەم بێنە ئۆڕۆپای ئەمن بە کوردی قسەیکەم بێمەوە دەوڵەتی خۆم بەس تۆ وەکو گەنجێکە لە وڵاتێکی بیانی لە دانی مارکەوە دەستت پێ کرد و تواناکانی خۆتت دەرخست ئەوەیە وێنەیەکی گەنجی کوردت دروست کرد لە وڵاتە ئێستا ئەوان ڕەئیان چێ لەسەر گەنجی کورد کوردەکانی واتە بیانیەکان کورد کە عام لە ئەوروپا مەبەستم ئەوەیە گەنجەکانی کورد چۆن ناسراون لە ئەوروپا واتە خەڵکێکی بیانی کە تۆ ئەبینێ چ وێنایەکی بۆ دروست بووە دەزانین کو ناسراونە کە کوبرێن ئازا نامێ برێم ڕامبۆ چکە ئازا چکە ئەمە دەردەسەریمان زۆر دیتە بەڕاستی یعنی باپیر ما هەموو گەنجەکانش ئێستا دەردەسەریان زۆر دیتە نایانتانی ژیانی خۆیان بژین کە هەموو گەنجەت نایانتانی لە خۆیان سەفەرێکی بکەن ئەوە چی بکەن نەیانتانی ئەو شتە لەبە شەڕ و مەڕی نەیانتانی بەس بەرەو سەبری ئێستا باشتر دەبی ئینشاءالله ئەمە هیچ نازانین بەس ئەوان دەتانین بە ئیمکانیاتی خۆیان دەرسیان علمیان سوشال میدیان دعمی گەنجی تر بکەن لەگەیەک بن لەگەیەک ئایدی یەک ئەو بکەن زۆر شتتان بکەن باشە گەنجێک وەک باسەکەی کە ئێمە لە پێشیش لە مێژی شەوتراوە کە گەنجی کورد گەنجێکی ئازایە پێشمەرگی کورد بە هەماشەوە گەنجێک کە ئازا بێت و ڕۆحێتی خۆی بەرامبەر گولە و بەرامبەر فیشک مەسەلەن هیچ سڵ نکاتەوە لەوە ناتوانێت لە بابەتێکی لە پرسێکی جیهانیە سەرکەوتوو بێت و بڵێ ئەم بابەتەش هەیە کە لە کورد هەیە لەم بابەتەشا زۆر سەرکەوتوترە دەزانیت دەترسێن بەو طریقەی کە دەترسێن فاش ینی نەبیتن یعنی ترسیان لە فیشەکەکە نییە بەس ترسیان لە سەرکەوتن هەیە لە فیشەکە هەر هەبووە لە ڕۆژی لە دایک بووینە هەر هەبووە بەس هێشتا تەجروبەیان نییە کە ئەوان ڕاوەستن لە ستەیجێکی بیزنسێکی بکەن ناسەفەرێکی بکەن ڕاوەستن بەحسی ئەوەی بکەن باوەڕ دەکەم یەکێک دوو سێ شەخص بکە ئەوانیش دەتان بکەن ئەمن یەکەم ئەم بەحسی خۆم دەکەم هاتمەوە کوردستان بمرم یەکەم جا تەلەڤیزیۆن نەمدەزانین نەمدەتانی بەس بەرەو ئەوەی سەبر زانیم گوتم نا ئەمن نامەم لۆ دەهات ئەتو ئەو هات کرد ئەمن ئەوەی بکەم ئەمە لە کوردستانە ئەوە لە کوردستان ئەی باشە چۆن گەنجانی دەرەوەی وڵات کورد کورد نامەس مەبەستم نەتەوەکانی ترایان بەڵێ گەنجەکانی تر چۆن وێنایەکی کورد پیشانی ئەوان داوە دەزانیت ئەمە قەت نەداهاتمەوە و زیاتر خۆم ئەوەن دەماندینە کە ئەگە دەمزانی تەسیرەی لەوێندەش ناکاتن تەسیرەی زۆر گەورەی کردیا گەنجی ئۆڕۆپای ئەوی ئەمنی دەناسن بەرەوە ئیش بی سۆشال میدیا بی چێ بیتن زۆر دڵنیان پێخۆشە دەرێن ئەوە یەکەشکە بەدەنی ماچە قسەی دەکرد بە ئینگلیزی قسەی دەکرد لە خۆی دەچوە جێشکە لە ئۆڕۆپای بەس ئەتو فۆکوسی تو دەوڵەتی خۆت بووی بە کوردی خۆشت قسەی دەکەی زۆر نیوەیان برێن ئۆڕۆپینە لەگەرە من کە برێن بەخۆ دەزانین برادرت هەیە ئیشت هەیە ئەوان دەرێن یەک ئەتو ژنەی ئازای دووش زۆر دەبینین کە ئەمن وەچی دامی گەنجان دەکەم کە ئەوانیش دەرێن چونکە ڕاستی قسەکت پێ برم ئەمە یەکەم جار هاتمەوە 2017 لە ئیشێ بەمیان گوت چیە دەچی لۆ ئەتو کوردستان سیارەتان هەیە تەلەڤیزیۆنتان هەیە هەموو شەڕە ئەوان وا بیریان نەکردەوە کە لێرە بەس شەڕە هەموو شتێک و تۆ دژی ئەوەت پێسەلماندن کە ئێرە شوێنێکە بۆ ژیان گونجاوە واژ گەنجانی باشیان هەیە دڵم پێ زۆر شکا گوتم لۆ ئەوانەها کوردستانی دەبینن هاتمەوە هەموو شتێکم تەسویر کرد ئەم تەسویرم نەکرد چکە کوردستان ببینی ئەم تەسویرم کرد چکە ئۆڕۆپا ببینیتن تەسویرم کرد لەو هەموو سەفەری داهاتمەوە بە ئینگلیزی قسەمان دەکرد هەندێک کۆمنتیان دەکرد دەیانگوت چێت تۆ لە ئۆڕۆپاتی بە ئینگلیز دەکە ئەوان پێشاندەم چکە ئەوان نازان چ دەرکەچیان لۆ دەکرێتەوە بە خلال من لە ئۆڕۆپا یەکێک دەرێتن ئەمە دەمانوێت کۆبنەوەکی بکەین لە دەوڵەتە چی دووسێ کوردی سەرکەوتوو بین بەحسی ئەوەی بکەن گەنج ئەمن ئەوەیە هەدەفی من کە ئەمن بتانم بە سۆشال میدیای خۆم بە ئەوەی خۆم لە ئۆڕۆپای گەنجی ئێرە ئۆڕۆپای بکەم و ئێوێندەر چۆن بوو کاتێککە ئەو ڤیددیویانت بڵاو کردەوە کاردانەوەیان چی بوو کۆمنتی ئەوان چی بوو لەسەر کوردستان
ئێستاوەچی دەرم دەسمەوە کوردستا هەمووی ئەوەندە پێیان خۆشە قەت وایان سەوڕیانە دەکە دایانگۆ چەند خۆشە چەند جوانە ئەو چ دەوڵەتەکە دەنگۆ دووبەیە دەمگۆ ناوە دووبەی نییە ئەوە کوردستانە قەراریان نەدا کە ئەوانی سەفەر بکەم بۆ ئێرە بین و بیبینن من زۆر شتمەیە دەکەم هەموو شتێک وەختی پێدەوێتن بەس نەک بەس ئەمن یەکەم سەفەرەوەچی مێردم هاتەوە ئەویش ڕسمەشکەی هەبوو لە پێشی چکە ئەمە لە دانمارک شتشکە دەبینن تەلەڤیزیۆن شتشکە پیشان دەداتن ئیخبار شتشکە پیشان دەدەن زۆر باشە شتێکی تر هەیە سازان خان لەسەر کۆمەڵێک گەنجی ترمان هەیە لە کوردستانە بەڕاستی گەنجی داهێنەرن گەنجمان هەیە تاری دروست کردووەیان زۆر بابەتی تری دروست کردو بەڵام لەبرێک ئێمە بۆنە دەوڵەتنی نەیتوانیوەکە زیاتر پەرە بەکارەکەی بەیان کارەکەی زیاتر بناسێنێ ئەمە هەز ناکەی بۆ دەرچوون لەو دەرگا خراپی کە زۆر جار ڕوبەڕووی توانە و هێزی گەنجەکانی کوور دەبێتەوە بە تایبەتی ئەو گەنجە چی بکا باشە چۆن دەنگی خۆی بگەێنێ بە وڵاتانی تر ڕاستەکە دەوڵەت نین بەڵام بڵێ کە ئێمە بە هەموو پێوەرەکان فەرمەوە مشتێکی دەوڵەتی بوونمان هەیە ئێمەش گەنجانێکی بەم شێوە بەتوانامان هەیە بەڵام چۆن ئەو ستێپە گەورەیە ببڕێ ستێپە گەورەیە دەبی یەکەچی وەچی من ببینتەوە یەکەچی وەچی بارەکان خانی ببینتەوە یەکەچی وەچی ئیتر ببینتەوە کە ئەمە بینەرج گەورەمان هەیە ئەمە دەنگێکمان هەیە ئەمن یەکێک لەوانە دوو حەلم هەبوو دەمتانی سۆشال میدیای خۆم بە بەورەی دەنجی خۆم و یعنی ئیسیفادەم لێ بکەن گەنجی ئێرە دەمتانی بەس لە خۆم 5 کیلۆمیکازی لێ دەم ڕسمەشدانێمە بەسە بەس ئەمن ئەو شتم دەوێتن ئەم دەمەوێت سەوتی خۆم سۆشال میدیا خۆم ئیستغلال بکەم کە ئیتر بتانن ئەوانش لە خۆیان سەوتی خۆیان ئیشی خۆیان بەرای من بڵاوکەنەوە ئەوە یەکەکە دووش دەتان ئەوان لە خۆیان بەرەو سۆشال میدیای خۆیان مادی بکەن قسەی بکەن و وەچی ئەمن بەس خۆیان بن چ بن 100% خۆیان بن نەک خۆیان لە شخصێکی تریان نواندن بکەن نواندن نەکەن زۆر مهمە خۆ دەبی وایە زۆر سپاس بۆ ئەوەی کە کاتت بە ئێمەدام زۆر ڕام ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە گفتوگۆمان لەگەڵ تۆ کرد زۆر قسە خۆشی زیاتر زۆر سپاس چێشمان وەرگرت لەو قسەکردنە بەیوان لە بوارەکەی خۆتا زیاتر سەرکەوتو بیت و وێنایکی جوانتر و باشتر و گەورەتر بەراورد بە پێشتر کە پیشانی وڵاتانی دەرەوداوە بەو شێوە بمێنیت و هەروها زیاتریش سەپۆرتی گەنجەکان بکەیت بێگومان ڕۆژ بە ڕۆژ زیاتر زۆر سپاس سەرچاوم سپاس شابازیەکێک لە میوانەکانی ترمان کاک بڕواایە کە یەکێکە لە نوێنەرانی ڕێکخراوێکی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستانەوە هەوڵەدا کە پرسی کورد بباتە ناو کۆنفرانسە جیهانیەکانەوە کاتە با بڕوین سەردانی بابچینە. کاک بڕوا هاتینە شوێنی کارەکەت و لە ماوەی گەڕانمان بە شوێنی کارەکەت تا ئەومان بۆ باس کردی کە ئامانجمان لە بەرنامەی ئەم جارەمانەوەی کە چۆن گەنجانی کوردستان لە لۆکاڵیە و بکەین بە جیهانی واتە چۆن گەنجانمان وا بکەن تۆ وەکو گەنجێک کە ئەندامی لە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە پێت باشە کە گەنجانمان چۆن بتوانن وا بکەن کە لە سنووری کوردستانە کە ئێستا گەنجانێکی ئاکتیڤمان هەیە بەڵام بچنە دەرەوە ببنە نێودەوڵەتی. دەستان خۆش بێ بەخێر بن من وەکۆی کە لە ڕێکخراوی لۆکاڵیا پێشتر کارم کردو و لینکم لەگەڵ چەندین ڕێکخراوی نێودەوڵەتیشە هەبوو پێشتر دوایین کارمان کۆمەڵی نێودەوڵەتی ئایسکا بە بۆچوونی ئێمە گەنجانی کوردستان ئەگەر بتوان لە سەرەتادا لە قۆناغەکانی بیدایی خۆیانە لە کاتی زانکۆیە خو دوای دەرچوونیان بتوانن لە هەموو ئەو ڕێکخراوە لۆکاڵیانی کە لە هەرێمی کوردستان هەیە چجای ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان بیان ڕێکخراوە پیشەیەکان بێ هەر کامیان بێ ئەتوانن پەرە بەتوانەکانی خۆیان بدەن و یعنی دەست نەرمکردنیەکان هەبێ لەگەڵ ئەو دۆخەدا ئاشنایەتەکان هەبێ بەکاری ڕێکخراوەی دواتر چەندین دەرگایان بۆ ئەکرێتەوە کە ئەتوان لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە هەم پێگاندنی خۆیان مسۆگەر بکەن و خزمەتێ بە نیشتیمان و گەل وڵاتەکەشیان بکەن. باشە ئەی وەکۆی کە ئێوە هەم نوێنەری ڕێکخراوێکی نێودەوڵەتین لە هەرێمی کوردستانە ئەو ئامانجی ئێوە و کارانی ئێوە چییە بە گەنجانی ئەم وڵاتە؟ خۆی کرێمە لە سەرەتای ئاماژە بۆ بدەین کە ئەم ڕێکخراوە ئامانجی چیە کارەکانی چین پاشان لە ڕوانگەیەوە توانین وەڵامی جەناو بدەین. کۆمەڵی نێودەوڵەتی ئایسک کە لە سەرەتایە لە ساڵ 1953 دامەزراوە لە یەکگرتنی ڕێکخراوە قوتابی خوێندکارەکانی یەکێتی ئەوروپا دامەزراوە و سەرەتایەک بۆ دروستکردنی ڕێکخراوێکی جیهانی کە سەرپەرشتی هەموو ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان کات و بەرگری لە ماف و ئەرکەکانی گەنجان و قوتابیان و مامۆستایانی جیهان بکات. لەمەوە ئێمە کرێ بزانین کارەکانی ئێمە چیە؟ ئێمە لە ڕێگەی ئاژانسی کورتپۆڵۆ کە بووینەتە نوێنەری هەرێمی کوردستان ئێمە توانیمانە تەواوی خزمەتگوزاریەکانی کۆمەڵی نێودەوڵەتی ئایسک بە هەرێمی کوردستان بگێری
کە سەرەتایترین کاری خۆی لەوایە بینێتەوە دروستکردنی پێناسی نێودەوڵەتێ بۆ قوتابی و مامۆستا و گەنج جنابتان نەزانن کە هەموو مؤسسەیەک و دامەزراوەیەک ناسنامەی تایبەت بەخۆی هەیە بەڵام ئەمە لۆکەڵە بۆ ئەوەی قوتابیان و مامۆستایان و گەنجانی ئێمەش بچنە سەر نەخشەی جیهانی بەشێک بن لەو کۆمیونیتیە یاخود ئەو کۆمەلگا نێودەوڵەتی کە تەواوی چالاکی و ئەکتیڤیتەکانی دنیای تیاڕەوەدات پێویستەکە لە ڕێگەی ئەم ناسنامانەوە بێ لە پاش ئەگەر بۆ کەسێک گەنجێک لارەمی کوردستانە خاوەنی ئەو ناسنامەیە ئەو ڕێکخراوی ئێوە بێ کە باسێکی چۆن لە وڵاتانی دەرەوە حسابی بۆکرێت چۆن ئەبێ بە نێودەوڵەتی ئەکرێت بۆ شێوازە پێت بڵێم کە چۆن ڕێکخراوە قوتابی خوێندکارەکان هەیە چۆن دام و دەستگاکانی وەکو زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستانی ناسنامی تایبەت بە خۆیان هەیە ڕێگەیان پێدا و پێناسی ئەوانە کە پێیان ئەڵێ ئەم بەڕێزە سەر بە موسسەی ئێمەیە یونسکۆ لە ڕێگەی ئەو ڕێکخراوی ئایسکەوە ناسنامەی تایبەتی دروست کردو بۆ قوتابی و مامۆستا و گەنج واتە ناسنامەی نێودەوڵەتی قوتابی ناسنامەی نێودەوڵەتی مامۆستا ناسنامەی نێودەوڵەتی گەنج تاکە ناسنامەیە کە لەسەر ئاستی جیهانە مامەڵی پێکرێت یونسکۆ سەپۆرتێکە و لە 130 وڵاتی جیهان مامەڵی پێکرێت گەنجان و مامۆستایان و قوتابیانی ئێمە لەم وڵاتەیە ئەتوان لە ڕێگەی ناسنامەیە و فێری زمان بن لە کۆرسێک نێودەوڵەتەکان بەشدار بن شەهادەی نێودەوڵەتی بەدەست بێن جگە لەوە سکۆلەرشیپی بێ بەرامبەر بۆ هەڵگرانی ئەم کارتانە بە بەردەوامی ساڵانە ڕاگەندرێت و گەنجان و قوتابیانی ئێمە دەتوانن بچنە ئەو منافەسە نێودەوڵەتیەوە کە ساڵانە چەندین سکۆلەرشیپ بێ بەرامبەر ڕاگەندرێت و ئەکرێت ڕۆژێ لە ڕۆژان قوتابیانی ئێمەش لی مستەفید بن جگەلەوەی کە چەندین کۆرسی نێودەوڵەتی وەکو ئایلز لەبەری خۆی پارتنەرە لەگەڵ ئایسکا بێ بەرامبەر بە هەڵگرانی ئەم کارتانەی ئێمە ئەو شتانادا وجگەلەوەی کە داشکاندنی تەواوت بۆکرێت لە هەموو پێداویستەکانی ژیانی ڕۆژانەت هەر کاتێک ئەم گەنجە لە هەرێمی کوردستان بوو بەڵێ بەدڵنیایەوە کاری ئۆفیسی ئێمە کە ئۆفیسی کوردستانە بریتەوەی کە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان لەسەر پێداویستەکانی ژیانی ڕۆژانی گەنجان و مامۆستایان و قوتابیان داشکاندن دامیکەین ئەمە ئەرکی ئێمەیە ئەرکی تەواوی ئۆفیسەکانیش لە دنیادا بە هەمان شێوازە کەواتە لە ڕێگەی کارتەوە تۆ ئەتوانیت جگەرەوەی بوویتە قوتابیان مامۆستایان گەنجێکی نێودەوڵەتی ئیسفادەی کۆرسی زمان و فێربوون و کۆرسی دیکە بکەیت کە بۆ پێگەیاندنی تەنمی بەشەری ئەو قوتابیە پێویستە ئەتوانین داشکاندن وەرگری هەم لە هەرێمی کوردستان هەم لە هەموو وڵاتانی دنیا خۆش بێ ئەمە هیوای سەرکەوتنە بۆ خوازی سپاس بۆ جەنابتان بەخێر بن سپاستانەکەن کە بەسەرتان کردینەوە بەشکم لە ڕێگەی جەنابتانەوە دەنگیشمان بگاتە سپاس بۆ ئەو کاتێک کە تۆش بۆ ئێمە جەنابتانە زۆر بەخێر بن ئەوەی کاتوانێت دروستێکە هیوای خۆت ئەوەی کاتوانێت دروستێکە دەست و پەنجە و مەچەکی خۆت ئەوەی کاتوانێت دروستێکە هەوڵدانی خۆتە ئاواتە خواز بم ڕۆژێ بێمە و وڵاتە خزمەتێ بکەم یعنی ئێستا ئاواتە خوازم ئەم چەند خولەکەی کە لەگەڵ ئێوەیە دانیشتوم پەیامێکی وا بگەێنم بە گەنجان هیوایەک بێتەوە بە بەریان بەپێی و ئەزمونەی کە هاتە چەند ساڵی لە دەرەوەی وڵاتە لە ژینگەیەکی ترە ئایا گەنجانمان لەوێ توانیویانە خۆیان دروست بکەن بەڵێ دوو جۆر گەنجمان هەیە لەوێ گەنجێکمان هەیە بنیادنەرە گەنجێکمان هەیە ڕوخێنەرە ئێستا تۆ گە دیقەت بێ لە ناو مەجلیسێکە کە دانیشی کۆمەڵی قساکەی هەنێک هەن لە کە گوێ لە قسەکە دەگرن پشتگیری قسەکانە ناکەن هەر لە خۆیانەوە ناخێکیانەیە کە جایەتی تۆ بکەن هەنێکیشی تایە کە هەمیشە بنیادنەری تۆن هەمیشە نەک بنیادنەری تۆ بنیادنەری کۆمەڵگان هیوایان هەیە گەنجمان هەیە ئێستا بۆ نمونە ئەندامی شارەوانیە هەر لە بەریتانیا گەنجمان هەیە جێگری شارەوانیە لە هۆڵەندا بەڕاستی من هەناسیاوی خۆشمە بەڕاستی لە هۆڵەندا بۆتە جێگری سەرۆکی شارەوانی لێمە هیوایەکە بۆ گەنجی کورد ئێستا هەر بۆ نمونەگە بچینە قەومەکانی تر پارێزگاری لەندەن پاکستانیەکە یعنی چ جای لەوانەیە چەند ساڵێکە پارێزگاری لەندەن ببێتە بە کوردێک ئەمە تەنها بە هەوڵدانە بە هەوڵدانی ئەوەیە خۆت هەوڵی بوو باشە تۆ ئەزمموی دەروی وڵاتی بینیوە و ئەتێ کار لەسەرەوە کردو و کە بی بە گەنجێکی نێودەوڵەتی و ڕێکخراویش لەسەرەوە هەیە کوردێک ئەگەر بێ بە کوردێکی نێودەوڵەتی خزمەت بکە یان وێنەیەکی جوانی کوردستان پیشانی وڵاتانی دەرەوە بە ئەمە چێ وای لێەکە ئەبێ سەرەتا چۆن دەست بکە ئەو تو لە ڕێگای چۆن بدۆزێت ئەو تو لە ڕێگایە تەنها زمانە تۆ ئۆڵجار کە توانی زمانەکە فێر ببی زۆر ئاسانە بۆ تۆ لەوێ سایتێکە لە بەردەسایە پەیوەندیەکەی بە ڕێکخراوەکانەوە زۆر ڕێکخراو هەیە هەر بە مەمنونیە لێ بەڕێزم تۆرە ئیشکە لەگەڵ ئێمە مەمنون تەبین لێرە ڕێکخراوێک 14-15 ساڵی شەکا بە خۆبەخشی باسی ڕێکخراوەکانت کرد وەکو خۆتە زانی لە کوردستانە ژمارێکی زۆر ڕێکخراومان هەیە باش ئەو ڕێکخراوانت بەو شێوەیە کە پێویستە توانیوانە سەپۆرتی گەنج بکەن گەنجەکانمان بکەن بە گەنجێکی نێودەوڵەتی لێرەش ڕێکخراوەکانەکرێن بە دوو بەشەوە بۆ نمونە بەشێکیان بۆ هەندێک کاری باش بەکارێنن هەندێک بەشی کەشیان هەیە لە ڕێکخراوەکان بۆ چۆن بڵێ
ئیشەکە بە خۆبەخشانەکەم بەڵام تەنها بۆ خۆ دەرخستن و تەخشان و پەخشانکردنی هەندێشتە بەڵام هەندێک شوێنی یاخۆ ڕێکخراوی کەشەیە کە بەحساب بە نێودەوڵەتی بوون لە وڵاتەیە بەڵام کۆمەڵی کاری باشەکەن لەو لاشەوە کۆمەڵی کاری بچووکیان هەیە بەڵام کە تۆ ئەڵی بە نێودەوڵەتی بوون ئەمە مانای ئەوەیە کە تۆ ئەتەوێ کاری نێودەوڵەتی بوون کە ئەتەوێ وڵاتەکەی خۆت بناسیێنی ئەتەوێ مێژوو کللتور و نەتەوەکەی خۆ بناسیێنی کە ئەمەش بەڕاستی بە سەپۆرتێکی گەورەی حکوومەتی وڵاتەکەی خۆ دەکرێت ئەنج حکوومەتی ئەو وڵاتی کە تۆ تایە ئەژی بەڕاستی ئێستا بۆ نمونە من لێ ڕێکخراوەکەم داناوە ئەم ڕێکخراوە هەروە بە ئاسانی داناندرێ تۆ لێ محامیت هەیە ژمێریاریت هەیە کۆمەڵت تەکسەی لەوێ ئەنج ئەتوانی ڕێکخراوێ دانی بە هەمان شێوە بەڵام ئێمە کە ئەڵێن ڕێکخراوێکین بە خۆبەخشی کار ئەەکەین لەولاوە کۆمەڵی کۆمپانیا هەیە سەپۆرتمانکە یارمەتیمان بە هاوکاریمان هەبوو بۆ گەلانی تر ویستە چیان پێ بڵێ بڵێ من پەیامی ئەوەم هەبووە کە ئێمە ڕاستە دەوڵەتنین وڵاتنین بەڵام هەرێمێکمان هەیە بە مانای کەلیمە هەرێم لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە هەموو ڕوێکەوە ئێمە باشین بۆ نمونە من باسی مێژووی وڵاتەکەی خۆمم کرد وتم ئێمە لە ناوچەکەیە کۆنترین مێژوومان هەیە یاخود کۆنترین کللتورمان هەیە لە ناوچەکە بڕۆ لە هەموو دنیاە بیبینە یعنی لە هەموو دنیاە کورتەیە بەڕاستی بۆ نمونە باسی کوردستانەکەی خۆمم کرد وەکو بەشەکەی خۆمان کە سلێمانی و هەولێر و ناوچەکانی تر ئەکا وتمێ باشترین حەزارەتمانێر بۆ نمونە قەڵای هەولێر هەر بۆ نمونە سلێمانێر بڕۆن سەیری مەڵکەنیکەن بڕۆن سەیری و شوێنە فۆرکلۆرانەکەن کە هەبووە لە کاتی خۆیە نەک بۆ سەدەیەک بۆ دەیان سەدە لەمەوە پێش یعنی کۆمەڵێک هەبووە کە من بەڕاستی پرۆپۆزەڵێکم نەبووە یاخود شتێکم نەبوو لێ پیشانیان بەم لە دوای پرۆگرامەکە هاتوون پرسیاریان لێ کرد مەرە کوردستان لەکوێیە نەمان بیستووە چۆنە مێژووی چی بکەیت تەنها وتومە بنووسن کوردستان گۆڤەرمێنت تەنانەت لیان پرسیوم ئێوە وڵاتین چۆن گۆڤەرمێنت بنووسن کوردستان گۆڤەرمێنت دەم شتێک دێتە بەسەر خۆش بێ ئینشاڵڵا کە هەروە بەردەوام بی لە ناساندنی کورد و ئێمە خۆشحاڵ بین کە لەگەڵ تا دانیشتێ